سەبارەت بەو یاسا و ڕێنمانەی کەوا تایبەتە بە ژنان لە نێو پەرلەمان و هەروەها ئێستا کە کاری لێکرێت لە نێو حکوومەتی عێراقی ئەمە یاسای 57مانەیە ئەو یاسا کارێکی زۆر لەسەر کراکەوە هەموار بکرێتەوە دیارە ئەو یاسایە زۆر لە بەرژەوەندی ژنان و هەروەها مناڵان و لە بواری حەزان و ئەوانانیە بێن بۆ کارەکەین ئەو یاسایە ئەگەر هەموار کراوە بەپی بەرژەوەندی ژنان هەموار بکرێتەوە و مافی زیاتر بداتە ژنان بۆی ئێمە هەمووان نەزانین لە ئێستادا مافەکانی ژنان لە عێراق پارێزراو نییە کەرامەتی ژن لە عێراقدا پارێزراو نییە پێویستە کای ئێمە بە یاسا تەنزیمی ژیانی ژنان و کار و کردەوەکانی ژیان و مافەکانی ژیان بکەین وارووا لە داهاتوە ئێمە کارەکەین لەسەر ئەوەی ئەو یاسایانی بەتایبەتی یاسای 57 ئەگەر هەموار کراوە مافەکانی ژنان زەود نەکرێت بڵکو مافەکانی ژنان زیاتر بکرێ و ئێمە چەندین یاسای تریشەیە لە بواری کار و وارووا لە بواری ئیستثمار و لە بواری ئەوانە ئێمە پێویستە کار بکەین لەو یاسایە لیشە مافی ژن بپارێزە لەبەرەوە بەشێکی زۆری ئێمە ژنان لە کەرتی تایبەت و هەروە لە کەرتی گشتی و لە کەرتی حکومی ئیشەکەن بۆی پێویستە کای ئێمە ژیانی ئەو ژنانە بپارێزین چی لە ڕووی ئیداریوە چی لە ڕووی کارگێڕێەوە وەروا چی لە ڕووی کۆمەڵایەتیەوە وەروا لە نێو کاریش بۆ ئێمە پێویستە یاسای کاریش کاریتیا بکەین و تعدیلی بکەین بەرەوە یاسای کار تەنزیمی نێوان خاوەنی کار و کرێکارەکە بەشێکی زۆری ئێمە ژنان کرێکارین ئێستا لە بازاڕەکان لە شوێنە گشتیەکان کارەکەن ئێمە هەمووان نەزانین کە باسی گرمیانەکەین ئێمە گرمیان کۆمەڵایەتێکی زۆر تێکەڵا کۆمەڵی کەلتور هەیە نەک لە گەرمیانە توانین بڵێن لە هەموو کوردستانە کەلتورەکان زۆر جار ئەبینین کەلتورەکان تحکومەکە بە ژیانی کۆمەلگە و بە ژیانی ژنەکانەوە هەمووانی شەزانین ئێمە لە یاسای عێراقا عرف و عادەت بەشێک لەوەی کەوا یاسای عێراقی تیا دانراوە بەشێک ئێمە بێ پێش هەموو شتێک کە یاسا دابنێن ئەبێ کار بکەین لەسەر کاڵکردنەوەی ئەو کەلتورانەی کە دەبێتە هۆی تونوتیژی نێو خێزان دەبێتەوە هۆی تونوتیژی بۆ دروستکردنی ژنان بۆیە گۆڕینی کللتورەکان کاتی زۆری ئەبێ کاری زۆر کراوە لە هەرێمی کوردستان بۆی ئەو کەلتورانەی دەبێتە هۆکار بۆ تونوتیژی ژنان کاڵ بکرێتەوە ئێمە لە داهاتوە کارەکەین لەسەر ئەوەی کەوا بتوانین بە یاسا کەلتورەکان کاڵ بکەینەوە بە یاسا مافەکانی ژنان بپارێزین و بەشێکی زۆری ئێمە ژنانمان هەیە بەرکەوتەی شەڕەکانن هەمووان نەزانین هەر شەڕێک بکرێ لە هەر وڵاتێکا لە هەر کون و قوشبنێکی ئەم دنیا ژنان ئەبێتە بەرکەوتەی یەکەمی زەرمەندی ئەو شەڕانە بۆیە ملەتە هاتووە کارەکەم لەسەر گۆڕین و چارەسەرکردنی ئەو کیاسایانەی کەوا پەیوەندە بە شەڕەوە بۆی ئێمە بەشێکی زۆری مافەکانی ژنان بگەڕێنینەوە کە بەرکەوتەی شەڕن واروها بەرکەوتە و ئاسەوارەکانی شەڕیان بەرکەوتووە ئێمە پێش هەموو شتێک عێراق دەوڵەتە عێراق بێ سەروەری خۆی هەبێ بەپی یاسانەی و دەوڵەتەکان مادەم دەوڵەتە کەواتە ئەبێ سەروەری خاکی هەبێت و سەروەری ئاسمانی هەبێ دارە ئێمە لە ئێستادا هەمووان نەزانین عێراق لەبەر ئەوەی تووشی کارەساتی چەندین کارەساتی شەڕ و نەهامەتی هاتەوە دووبارەکردنەوەی ئیدارە و دەوڵەتی عێراق دروستکردنەوەی عێراق پێویستی بە کاتی زیاترە پێویستە لە ئێستادا ئێمە لە نێو پەرلەمانەوە یاسا دەربکەین کەوا سەروەری بپارێزرێت ئەو سەروەریەی کەوا هەرێمی کوردستانی شەگرێتەوە لە بەرەوەیمە بەپی دەستوری عێراق ئێمە عێراق فیدراڵیە دیموکراسیە فرەنەتەوەیە بەپی ئەو فیدراڵیە ئێمە منزومە ئەبێ منزومەی دیفاعی عێراق تازە بکەینەوە تۆکمە بکەینەوە ئەبێ پەستان بخەینە سەر حکوومەتی عێراقی لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە کەوا سەروەری و وەروەها یاساکان و خاک و ئاسمانی عێراق بەکار نەهێنێن بۆ هەر بکارێک بێت ئایا ئەو کارانە لە هەرێمی کوردستان بێت جگەلەوە تورکیا بێ ئێران بێ هەر وڵاتێکی تر بێ پێویستە سەروەری عێراق بپارێزن بۆیە لەبەرەوەی ئێمە ئەگە ئەرکی دراوسێتیش بێ ئەبێ سەروەری عێراق بپارێزن بۆیە ئەو سەروەری عێراق ئێستاکە ئێمە بە یاسا هایمانە بەڵام پێویستە یاساکان تون و تۆڵ بکەینەوە و دەسەڵاتی جێبەجێکار کە حکوومەتە پێویستە ئێمە لێ پرسینەوە لە حکوومەت بکەین بۆ ئەوەی بتوانن خاکی عێراق بپارێزن لە نێو خاکی عێراقی چا پێویستە کەرامەتی هاوڵاتیەکان بە تایبەتی هاوڵاتی مەدەنیەکان بپارێزرێت و ئێمەش وەکو عێراق پێویستە دراوسێتی لە بەرچاو بگرین و پێویستە تورکیا و ئێران و وڵاتانی تریش سووریا دراوسێتی لە بەرچاو بگرن پێش هەموو شتێکیش بە یاسا پێویستە ئێمە ڕێکی بخەینەوە ئێمە و کاندیدانی لیسی هاوپەیمانی کوردستان هەمیشە جەختمان کردوێتەوە لە بەغداد کە پێویستە سەروەری خاکی عێراق بپارێزرێت و لە خولی داهاتووی پەرلەمانی عێراقیشە ئێمە کارەکەین لەسەر ئەوەی کەوا یاساکان باشتر بکرێت تعدیل بکرێت بۆ ئەوی سەروەریەکانی خاکی عێراق بپارێزرێت و ئیدانەی هەر هێرشێکیش ئەەکەین ئەمە کۆ هاوپەیمانی کوردستان لە هەر سنوورێکی عێراق بێ چی لە خوارو بێ چی لە ناوەڕاستی عێراق بێ چی لە سنووری تورکیا بێ چی لە سنووری هەرێمی
کوردستان بێت لە چی لە سنووری ئێران بێتە سەر خاکی عێراق لەبەرەوەی وڵاتین و دەوڵەتین و بە پێی یاسانی دەوڵەتەکان پێویستە بپارێزرێت.